وەزارەتی پەروەردە ڕایگەیاند هەر مامۆستایەک لە سۆشیال میدیاوە هەڕەشەی لەو بەڕێوەبەرانە کرد بێت کە بایکۆتیان شکاندووە ئەوە پلەی مامۆستایەتی لێ وەردەگرینەوە. سامان سیوەیلی وتەبێژی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم لە ڕێگەی ڕاگەیەندراوێکەوە ئاماژەی بۆ ئەوە کردووە هەندێک لایەن لە سۆشیال میدیا هێرشیان کردووەتە سەر ئەو بەڕێوەبەرانەی لە سلێمانی دەستیان بە دەوامکردن کردوێتەوە و بێڕێزیان پێدەکرێت و هەڕەشەیان لێ دەکرێت. سیوەیلی نووسیویشێتی وەزارەتی پەروەردە بە فەرمی دەستگای ئاسایشی کوردستانی لەو هەڕەشە و تەشهیرکردن و بێڕێزیکردنە ئاگادار کردوێتەوە و وەک وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم سکاڵای یاساییان هەیە. وتەبێژی وەزارەتی پەروەردە ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەدمینی ئەو گروپانەی هەڕەشە دەکەن ڕوبەڕووی یاسا دەکەنەوە و ئەگەر مامۆستا بن ئەوە بە بڕیارێکی فەرمی پلەکەیان لێ وەردەگیرێتەوە. ئەوەش لە کاتێکدایە لە ڕۆژی 11 مانگی ڕابردووەوە زەنگی خوێندنی ساڵی نوێ لە هەرێمی کوردستان لێ دراوە، بەڵام بەهۆی دواکەوتنی موچەکانیان لە ناوەندەکانی خوێندنی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بایکۆت ڕاگەیەندرا و دەرگای ناوەندەکانی خوێندن نەکراونەتەوە. جێگری سەرۆکوەزیرانی هەرێم ڕایگەیاند ئەگەر لە وەزارەتی پێشمەرگە چاکسازی نەکەن ئیدی هاوکاریەکانی هاوپەیمانان بۆ هێزی پێشمەرگە دەوەستێت. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکوەزیرانی هەرێم ئاشکرای کرد پرۆسەی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە هەم خواستی هاوڵاتیانی هەرێمە و هەم خواستی هاوپەیمانەکانمانە. جەختیش دەکاتەوە بەردەوامبوونی هاوکاریەکانی هاوپەیمانان بۆ هێزەکانی پێشمەرگە گرێدراوە بە بەردەوامبوونی چاکسازیەکان بۆیە نابێت ئەم پرۆسەیە بە سستی بەڕێوە بچێت و تێکەڵ بە ململانەی سیاسی بکرێت. ئەمەش لە کاتێکدایە بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لە دیداری مێری لە هەولێر ڕایگەیان ناتوانین وەزیری پێشمەرگە بە وەکالەتیشدا بنێن و هاوپەیمانان و دۆستانیشمان شێت بوون بەدەستمانەوە. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیاند لە پەیڕەوی تازەی حیزبەکەیدا مەرکەزیەت هەیە بەڵام لە واقیعدا بوونی نییە. دکتۆر ڕێواز فایق ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا باسی داسەڵاتەکانی بافڵ تاڵەبانی کرد و ڕایگەیاند ئەو دەسەڵاتانەی دراوەتە بافڵ تاڵەبانی هێندە گرنگ نین، هەمووی ئەرکە نەک دەسەڵات. لە پەیڕەودا مەرکەزیەت هەیە بەڵام لە واقیعدا بوونی نییە. ڕێواز فایق باسی لەوەش کرد تا ئەو کاتەی زانیان بافڵ تاڵەبانی ڕەمزی کۆدەنگیە لە یەکێتیدا هەموو پشتیوانی دەکەن. هەر کاتیش زانیمان بەو شێوەیە نییە خۆم یەکێک دەبم لەوانەی قسەی لەسەر دەکەم. لەبارەی ئاشکردنەوەی کادرە زویرەکانی حیزبەکەشیەوە وتی بە گوێرەی پەیڕە و لاهور شێخ جەنگی لە یەکێتی نەماوە، ناشزانم ئەو لیژنەی ئاشتەوایی یەکێتی سەردانی دەکات یاخود نا. یەکێتی ئەوروپا دەیەوێت تورکیا هەڵوێستی خۆی لەبارەی شەڕی فەڵەستین ئیسرائیلەوە ڕوون و ئاشکرا بکات. مارگاریتس شیناز جێگری سەرۆکی کۆمسیۆنی ئەوروپا ڕایگەیاند تورکیا دەبێت خۆی یەکلایی بکاتەوە، ئایا لەگەڵ یەکێتی ئەوروپا و ناتۆدا دەبێت یان لەگەڵ رووسیا و ئێران و حەماس و حیزبوڵڵا. شیناز لە میانی کۆنفرانسی ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست و باشووری ڕۆژهەڵاتی ئەوروپا لە برۆکسل وتیشی لە یەکەم ساتەوەختەوە هەر 27 وڵاتی یەکێتی ئەوروپا بە کۆی دەنگ مافی بەرگری لە خۆکردنیان بە ئیسرائیل ناساند و ئیدانەی هێرشەکەی حەماسیان کرد. ئەو بەرپرسە ئەوروپیا هەروەک وتوشێتی تورکیا دەبێت یەکێکیان هەڵبژێرێت. ئایا دەیەوێت لە کام دیوی مێژوودا بێت لەگەڵ ئێمە و یەکێتی ئەوروپا و ناتۆ و بەهاکانمان و ئەخلاقی ڕۆژئاوا یان لەگەڵ مۆسکۆ و تاران و حەماس و حیزبوڵڵا دەبێت وەڵامەکە زۆر ڕوون بێت. پێشتر ڕەجەب تەیب ئەردۆغانی سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاندبوو بزوتنەوەی حەماس بە تەنیا بەرپرسیار نییە لە پەرەسەندنی ململانەکانی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست، هەروەک پێی وابوو کە پشتگوێ خستنی مافەکانی فەڵەستینیەکان لەلایەن ئیسرائیلەوە بۆتە هۆی پەرەسەندنی ململانەکان. شارەزایەکی بواریا بوریاشکرای کردووە لە عێراق 16,000 ملیاردێر و ملیۆنێر هەیە و چارەکێکی دانیشتوانی وڵاتەکەش لە ژێر هێڵی هەژاریدا دەژی. تۆڕی هەواڵی نیشتیمانی لە زاری نەبیل مەرسومی شارەزای ئابووری سەبارەت بە نایەکسانی ئابووری لە عێراقدا بڵاوی کردوێتەوە چارەکێکی دانیشتوانی عێراق لە ژێر هێڵی هەژاریدا دەژین و یەک لە سەرسەی گەنجانی عێراقیش بەدەست بێکاریەوە دەناڵێنن. بە وتەی مەرسومی بە گوێرەی ئاماری سەنتەری توێژینەوەی فەڕەنسی لەو 16,000 36 کەسیان ملیاردێرن و هەر یەکەیان سامانەکەیان زیاترە لە ملیارێک دۆلار. ئەوانی دیکەش ملیۆنێرن و هەریەکەیان سامانەکانیان زیاتر لە ملیۆنێک دۆلارە. وتوشێتی ژمارەی ملیاردێرەکانی عێراق هاوتایە لەگەڵ ژمارەی ملیاردێرەکانی 9 وڵات پێکەوە، بۆ نمونە ئیمارات، کووەیت، لوبنان، ڕۆمانیا، هۆڵەندا، پورتوگال و دانیمارک و مەجەڕ و نەیجیریا.